خۆشەویستەکانم مسلمانە بەڕێزەکان، ئەو کەسانەی ئەو خەڵکی کە تۆ ئەیان ناسی یان لە تۆ گەورەترن یا لە تۆ بچووکترن یا هاوتەمەنی تۆن، ئەوانەی لە تۆ گەورەترن هەرگیز بەکەمیان مەزانە، چونکە بێگومان لە تۆ زیاتر ئیشیان کردو و تەجروبەیان زۆرترە و هەوڵیان داوە لەوانەیە خوا بەهۆی کارە زۆرەکانیانەوە ڕەحمیان پێ بکاو لە تۆ بەرزتر بن پلەیان، بۆیە قەشمەری بە کەس مەکە لە خۆت گەورەتر. ئەوەشی کا لە تۆ بچووکترە دائیمەن وا سیر کە بڵێ بەخوا ئەمە مناڵە لە من مناڵترە، گوناحی لە من کەمتر کردووە، لەوانەیە ئەمە پلەپایی زۆر لە من بەرزتر بێ. ئەوەی کە هاوتەمەنی تۆیە دائیمەن ئینسان بە هاوتەمەنەکانی بڵێ کیە ئەڵێت ئەم لە من باشتر نییە، خۆ من گوناحەکانی ئەو نازانم، هەنێک گوناحەکان نێزانم، بەس ئەوەی کە لە ئەوا بینیمە زۆر زۆرترە لە خۆمە. برا هەر کەسێک ئێمە کە گوناحێکی لێ ئەبینین و ناو خەڵکا باسیەکەین، هەر گوناحێ بێ هەر گوناحێ. ئێستا بۆ نمونە باسێ خەبەرێک دوێنێ بڵاوە بۆ تۆ، باسی کابرایەکە کا تووشی فلان مصیبەت بووە، تووشی فلان گوناح بووە، هەر گوناحێکی هەبێ دڵنیا بە لەوانەیە لە خۆمانە زۆر زۆرتر بێ. چۆن باسیەکەی خوا تۆی ستر کردە ئەوی ئەمڕۆ کەشف کردە، لەوانەیە باسی کەی خوا تۆش سترەکەت لەسەر هەڵگرێ، بۆیە ئاگات لە دەمی خۆت بێ و وریابە. خوای تەعالا پێغەمبەری خوا فەرمێ صلی الله علیه وسلم، خوای تەعالا تەماشای کەلوپەل و جلوبەرگ و ئەمانەتان ناکە، خوای تەعالا تەماشای دڵ و عەمەلەکانتانەکە. کێ دڵی پاک بێ عەمەلی باش بێ لای خوا زۆر گەورەیە، کێش خوا پەنامان بدە یعنی کەمتر بێ ئەوە پلەکەی خواردترە. گاڵتە هەتا بە مناڵیش ئاگات لە خۆت، هەتا مناڵی خۆتیش. ئەم دوو سێ قسەی ئەخیرە بۆ خێزان باسەکەم. تۆ جاری وە هەیە لە ناو خەڵکە لە لای براکانتا و برازاکانتا و خزمەکانتا گاڵتە بە مناڵێکی خۆتەکەی بە کوڕەکەت، دایکە گاڵتە بە کچەکەیەکە، وەڵڵا تەمەڵە ئیش ناکە، هەرچی پێژم بە قسەم ناکە، لە مەکتەبە تەمەڵە نازانم چ. سبحان الله زۆر خەتەرە ئەو قسانە. یعنی طبعا ئەو قسانە ئەبێتە مایە ئەوەی کەوا ئەو مناڵە بشکێتەوە و جۆرێک لە قەشمەری پێکردنە. جاری وایە خزمەکان تیش قاقای پێکەنین لێدەن بەهۆی ئەوەوە کە ئەوانەی یوان دانیشتون لەوانە مناڵەکانە لە مناڵەکانی تۆ زۆر خراپتر بێ، بەس ئەوان باسی ناکەن، بۆیە مناڵەکەی تۆ ئەشکێتەوە و مناڵەکانی ئەوانیش بەرزە بێتەوە. لەوە خەتەرتر گاڵتەکردنی پیاو بە ژنەکەی و ژنیش بە پیاوەکەی. ها لەم ماوە بیستمەتەوە ژن وا هەبووە لە لای مامەی پیاوەکەیە، یعنی تۆزێک کێشە بووە لە بەینانە، وتی سێ تفی کردێتە ناو چاوی پیاوەکەی، یعنی ژنەکە سێ تفی کردە ناو چاو پیاوەکە. لا حول ولا قوة إلا بالله، لا حول ولا قوة إلا بالله. یا ژن دائنشێ قسە بە پیاوەکە ئیش ناکە، هەرها لە ماڵە هە نازانم چێکە، ئەمە لە ناو خەڵکە لە لای، یعنی ئەگەر ئەو ژنە گلەی خۆی لە لای باوکی پیاوەکەی بکە لەبەر کێشەیەک لەبەر وەزعێک بچێ بە تەنیا ناچار ببێ، زۆر زۆر ناچار ببێ، گلەی خۆی بکە بە تەنیا بەبێەوەی کەس بێ وەڵڵی مامەگیان حاڵی پیاوەکەم ئاوایە، حاڵی کوڕەکەت ئاوایە، منیش لە ناچاریە زۆر ناچار بۆم هاتم بۆ تۆ باسێکم بۆ ئەوەی حەلیکەی، ئەوە ئاساییە. یا لای مامۆسایەکی ئاینیە فتوایەک مەسئلەیەک باسەکەی تۆ ناچاری ئەزانی مامۆساکە ئەمینە و باسی ناکا لای خەڵک، ئەوە ئاساییە. بەڵام لە ناو خەڵکا و بۆ قەشمەری پێکردن و بۆ شکاندنەوەی پیاوەکەت ئەوە کارێکی زۆر زۆر خەتەرە.